السلام عليكم إن شاء الله هەموو لاکتان باشە بن لە زنجیرەی ئیسلام پەرسەندن ئەمڕۆ باز لە ئەڵقەی دوا باز لە ڕێکەوت و هەڕەمەکیەت لە پەرسەندن و کردداری ئیلاهیاکەم هەتوان بڵێم ئەمە یەکێکە لە گرنگترین بابەتەکان کە باسەکرێ و مشتومڕی لەسەر لە نێوان با بڵین گفتوگۆی زانست و ئاین یاخود بە تایبەتر پەرسەندن و ئایندا جا بە چەند وتەیەک دەست پێکەم هەموو جارێ یەکێک لەوانە جۆن هۆتە کە با بڵین دینناسێکی مەسیحیە و باوەڕێکی تەواوی بە پەرسەندنە ئەڵێت هەرچەندە دینناسی ئەتوانێت بگونجێ لەگەڵ چەندەها بیرۆکەی جیاوازی زانستی بەڵام ناتوانێت بگونجێ لەگەڵ بیرۆکەی گردوونێکی بێ ئامانج کە بابەتەکەی ئەم ڕۆمانە تۆماس هەکسڵی کە هاوسەردەمی داروینە و بەرگریکارێکی سەختی داروین بووە بۆی پێوترێ داروینز بوڵدۆگ ساڵەکەی داروین سەڵێ ئامانجدارەتی بوو شێوە باوەی لی تێگەیشتوین کۆتا گورزی مەرگی بەرکەوت لەسەر دەستی چارلز داروین تاوان دواتر ڕوونیەکەمم بەستی چییە ئامانجدارێتی بەو شێوە باوەی لی تێگەیشتوین چارلز هۆچ بە بابەتی باڵین هەڵبژاردننی سروشتی و هەمە جۆریە هەڕەمەکیەکان یاخود کە ئێستا زانین بازدانەکانی پێوترێ بەم میکانیزمە یعنی ئەڵێ ڕێک ئەمە ئیلحادە باشە یعنی ئەم لایەنەی پەرسەندن ڕێک ئیلحادە یعنی چارلز هۆچ زۆر کێشەی نەبوو لەگەڵ با بڵین بە شێوەیەکی گشتی یعنی مرۆڤ پەرە بسێنێ بەڵکو کێشەی لەگەڵ میکانیزمایە کە پێی وایە پەرسەندن بەتاڵە لە هەموو مانە و ئامانجێک کەسێک تر جۆرج سیمپسۆن کە زانایەکە ئەڵێ چی ئەمە تۆی بڵین بە کورتی و کوردی کێشەکەیە ئەڵێ مرۆڤ بەرهەمی پرۆسە بێ ئامانج و سروشتیەکانە کە مرۆڤیان لە خەیاڵا نەبووە واتە بەمانایەکی تر مرۆڤ بەرهەمی پلان نییە ئێدوارد لارسن ئەڵێ چی ئەڵێ پەرسەندن لە جیهانێکی تەواوی داروینیدا نە ئامانج نە مەبەستی هەیە هێزە دەرەکیەکەی پەرسەندن بازدانە هەڕەمەکیەکانن کە هەڵبژاردننی سروشتی جیل بەجیل ڕێکیەخات زۆربەی کەسەکان ناتوان لەسەر زەمینەی ئاینی کردداری ڕێکەوتێکی کوێر و نەبوونی ئامانجی ئیلاهی لە هەڵبژاردننی سروشتیدا قوڵکەن واتە ئەتوانین بڵین کێشەکە ئەوەیە هەڵبژاردننی سروشتی کە کار لەسەر بازانە هەڕەمەکیەکانەکە باڵین کێشە بۆ چەمکی با بڵین ئامانج دروستەکات کە با بڵین لە ئاینە زۆر با بڵین جەختی لێکرێتەوە باوینە سەر ئامانجداریەتێکی فراوان تاوان پێشویچینە سەر هەڕەمەکیەتێک و پەرسەندن خۆی هەروەکو لە با بڵێن لە ئەڵقەی یاخود لە زنجیرەی ئەوەی باسی دیزاینی زیرەکم کرد ئاماژەیەکی کورتم ما بەم بابەتە زیاتر باڵین لە ئەنگرانی دیزاینی زیرەک بەکارێنن ئەویش باڵین ڕێکخراوی گردوونە هەم لە کاتی دەستپێکی گردوونە ئەو دوو خومەرجانەی سەرەتای گردوونە هەم یاسا و نەگۆڕە فیزیکەکانی ئێستا تاوان بۆچی باسی ئەماکەم هەروەکو هەکسڵی کە لە سەراتەکەی قسەکەی هێناوتی یەک دقە با بۆی بگەڕێینەوە تا بە جوانی بێڵم وتی ئامانجدارێتی بەو شێوباوی لی تێگەیشتوین کۆتا گورزی مەرگی بەرکەوت لەسەر دەستی چارلزداروین تەبعاً مەبەستی ئامانجدارێتی فراوانەکە نییە چونکە هەر خۆیڵێ ئامانجدارێتی فراوانەکە کە با بڵین یاسا فیزیکەکانی گردوون و گردوون بە شێوەیەکی گشتیە چارلزداروین هیچ پەیوەندیەکی پێوەی نییە یاخود پەرسەندن کێشە دروست ناکات بۆ ئەم ئامانجدارێتی فراوانە چونکە پەرسەندن لە دوای با بڵین دروستبوونی زەوی و دروستبوونی ژیانەوە دەست پێ دەکات نەوەکو پێشووی بۆی پەرسەندن ڕووبا تۆ گردوونێک و با بڵین هەسارەیەکە هەبێت تاوەکوتیای ڕووبە جا بۆیە کەسێک ئەتوانێت ئامانجدارێتێکی فراوان بەکاربێنێ با بڵین لە ڕەتی هەڕەمەکەتی پەرسەندن یعنی بۆ نمونە لە دوو خومەرجە سەرەتاییەکانی گردوونە ئێمە با بڵین ئینیشڵ ئینترۆپیمان هەیە ئینترۆپی سەرەتایی ئەگەر بێت و بە یەک بەش با بڵین یەک بەش لە دە بەتوانی 123 پلە بگۆڕێت با بڵین یاخود بگۆڕایە ئەم شتێکمان ناوە بە ناوی گردوون یعنی ژمارەکەی ئەوەنە هەستیارە یاخود با بڵین ڕێژەی فراوان بوون ئەکسپانشن ڕیت بە یەک بەش لە 10 بەتوانی 55 بگۆڕێت یاخود کەم زیاد بکە دیسانەوە گردوون بەڵین دروست نابێت ئەوە ژمانایەوەی ژیانیش دروست نابێت
یاخود با بڵین مازدێنستی گردوون یاسانەوەڕە فیزیاکان مازدێنستی گردوون بارستایی چڕێ هەڵە نەبم یەک بەش با بڵین لە 10 بەتوانی 59 بگۆڕێت ئەو ژمارەیە دیسانەوە گردون تێکەچێت یاخود با بڵین کۆزمۆلۆجیکل کۆنستانت کامیش دیسانەوە یەک بەش لە 10 بەتوانی 120 پلە یاخود ئەلکترۆماگنەتیک فۆرس هێزی کارۆمەغناتیزی بە یەک بەش لە دەتوانی 37 یاخود گراڤیتەیشنەڵ کۆنستانت با بڵین هێزی کێشکردن بە یەک بەش بە دەتوانی 123 بگۆڕێت با بڵین تر گردون و هەسارەکان یاکاکێشانەکان ئەمانەیەکی دروست نابن یاخود ئەڕوخە بەسەر خۆیە ئەبینی ژمارەکان یعنی زۆر هەستیارن قابلی گۆڕانین هەر وەکو لە وێناگەر سێریکەیت یعنی با بڵین لە بەشی سەرەوەی دەسە چەپە هایدرۆژین لەو با بڵین لەو مەودایە دروست نابێت ئەبینی تەنها ئەو بەشە سوورە بچووکەکە کە لی نووسراوی ئاهێر لەویایە با بڵین ژیانێک با بڵین دروستە بێت کە کاربۆن لەسەر کاربۆن بند بێ ئەگەر بیتە خواردتری و لە بەشە پرتەقاڵێکە ئەستێرەکان دروست نابن یاخود بیتە بەشە سەوزەکە کە با بڵین ریاکشن و کارلێکی کیمیایی مستەحیلە یاخود بەشە شینەکە کاربۆن و توخمە قورسەکان دروست نابن تایە جا بە کورتی و کوردیەکەی یعنی گردون با بڵین بە شێوەیەکی زۆر هەستیار با بڵین دروست بوو و ئێستاش لەسەر با بڵین چەند ژمارەی زۆر هەستیار بەندە جا بۆیە مارتن ریز ئەڵێ فیزیکزانەکان سێری هەر شوێنێک بکەن نمونەی با بڵین فاین تیونینگ واتام ڕێکخراویە وردە ئەبینن یاخود فریمان دایسن کامیش هەڵ نەبم هەر کۆزمۆلۆجیستە ئەڵێ هەتا زیاتر بوو کۆمەڵە گردون و دراسی وردەکاری ئەندازەی گردون بکەم زیاتر بەڵگا دۆزمەوەی کە گردون بە شێوەیەکە بە زانی بێتی ئێمە دەین طبعاً چی تەفسیری ئەم ڕێکخراویەکە یەکێک لە با بڵین لەو هەڵبژاردانەی لە بەردەستمانە بوونی فرەگەردونیەکی بێکۆتا طبعاً ئەوە چێت و بابەتێکی تر کە قسەی سەرهین تا چەندێ با بڵێن ڕاستە یاخود تا چەندێ ئەم بابەتە چارەسەرەکە بە هەر حاڵ ئەوەی کە ئێستا با بڵێم شایستە باسیکەین گردون لەسەر ئاستە گەورەکەی لەسەر با بڵین دۆخ و مەرجی سەرەتاییەکەی لەگەڵ یاسانەوەڕەکانی ڕێکخراوە واتە خۆ ئەگەر پەرەسەندن خۆی بڵین هەڕەمەکیە لەسەر ڕێکەوتکارەکە ئەوە پێشوەختەکەی خۆ لەکوێ ڕوایە هەر لەناو ئەم زەوی سارەیە ڕوایە پێشوەختە بێ ئاوا گردون زۆر ورد دروست و بێت تاوەکو پەرەسەندن ڕووبە بۆیە پەرسەندن ناتوانێت ئامانجداریەتێکی فراوان لەناو بە بەڵکو ئامانجدارەتی توانین بڵین لەناو جیهانی زیندەوەرانە لایە بات ئەگەر با بڵین هەڕەمەکیەتەکەی بەو شێوەی باسەکەی وەربگرین ئێستش بە بینە سەرم بابەتە ڕێکەوت مەبەست لی چییە یعنی ڕوون یەکەم و ڕێکەوت هیچ کێشەیەک بۆ خوا دروست ناکات ڕێکەوت ئەتوانین بڵین بۆت بە چوار بەشەوە یاخود چوار پۆلێنی لێ دروستە بێت یەکەمیان ڕێکەوتی معریفی کە یەکەم جۆری با بڵین هەر وەکو لە بەردەمتانە ئەیبینن ڕێکەوتی معریفیەکە دوو جۆرە و ڕێکەوتی وجودیەکەش دوو جۆرە ڕێکەوتی معریفی جۆری یەکەم هەر ڕووداوێت لەم گردونە ڕوئایات ئیلا هەر هۆکارێکی فیزیکی و میتافیزیکی هەیە جامە کەوتوتۆ سەر باڵین معریفەی مرۆڤ هەر بۆی پێوترە ڕێکەوتی معریفی یعنی مرۆڤ ناتوانێت باڵین پێشبینی کە بۆ نمونە زارێک کە هەڵیین یاخۆ زارەکە بێگومان هۆکارێکی فیزیکی هەیە مەسەلەن چەندین فاکتەر ڕۆڵە بینن وەک گۆشەی دەست و ڕێژەی خێراییەکەی و با بڵین بوونی هەوا و چەندین هۆکاری تر جا ئەگەر بێت و مرۆڤ بتوانێت بە شێوە لە شێوەکان هەموو ئەمانە بزانێ پلەکانیان دیاری بکە ئەوە ڕێکەزانێ باڵێن توانێت پێشبینی بکە کە زارەکە هەڵی لەسەر چی ئەوەستێتەوە ئەمە جۆرێکی ڕێکەوت جۆری دووەمی ڕێکەوتی معریفی دیسان و ئەمیش هۆکاری فیزیکی و میتافیزیکی هەیە ئەمەش دیسان و پێیوەستە بە معریفەی مرۆڤ کە ناتوانێت شتەکان درپێ بکە بۆ نمونە لە ڕابردووە مەسەلەن دکتۆر شوعەیب بەم شێوە نمونە هێنێتەوە بۆ ئاڵێ مەسەلەن جولیۆس قەیسەر لە 37 ساعتی کۆتایی چی نووسیوە ئێمە لە بڕووی هیچ بەڵگەیەکمان لە نیە نازانین چی نووسیوە یاخود لە بایۆلۆجیە مەسەلەن کاڵێن بازدانێک بۆتە هۆی با بڵێن زیندەوەرانی بردۆ بەرەو ئاراستەی شیردارەکان نازانین چی هۆکاری ئەو بازدانە بووە یعنی کەوتۆتۆ ئەو بازدانە یعنی با بڵین بۆیە پێڵین هەڕەمەکی لەبەروی ناتوانین با بڵین پێشبینی بکەین شتەکە کەوت پێیوەستە بە معریفەی مرۆڤ جا پەرسەندن ئەتوانین بڵین یاخود بازدانەکان زیاتر ئەم جۆرە ڕێکەوتەی بەسەرا جێبەجێ بێت
ڕێکەوتێکی تر هەیە، ئەمەیان ڕێکەوتێکی وجودیە. کاتێک مەسەلەن ڕووداوەکان ڕۆیان ئەکرێ هۆکارێکی فیزیکی نەبێت، بەڵام ئیلا هۆکارێکی میتەفیزیکی هەیە. بۆ نمونە خۆی گەورە بێەوەی بڵین ڕووداوێک دروستەکە بێ هیچ هۆکارێکی مادی، بەڵام ئیلا هۆکارێکی میتەفیزیکیەکە. ئەم سێ جۆرە ڕێکەوتە، یەکەم و دووەم و سێم، هیچ کێشەیەکی نییە لەگەڵ باڵێن بیرۆکەی خوایە، چونکە کەوتوتە سەر معریفەی مرۆڤ. خۆ ئەگەر مرۆڤ بتوانێت بە شێوەی لە شێوەکان باڵێن هەموو فاکتەرانە دیاری بکە، ئەو هۆکارانە دیاریکە کە ڕۆڵە بینن لە ڕووداوەکان، ئەو توانێت پێشبینی بکات و کات ڕێکەوت نامێنێتەوە. چوارەمیان چییە؟ چوارەمیان واتە ڕووداوێک ڕووبا لەم گردونە، نە هۆکاری فیزیکی هەبێت نە هۆکاری میتافیزیکی، یعنی خواش نازانێ ئەو شتە ڕوویەوە با بڵێن لە شوێنێکی گردونە. تەواان ئەمە شتێکە ینی بە هەڵەی داانێم بۆچی ئێستا ڕوونیەکەمەوە پێم وایە ڕێکەوتێکی لەم شێوە بوونی نییە. یەکەم شت ئەگەر زانست چییە؟ زانست ئەگەڕێ بە دوای هۆکاری ڕووداوەکان و دیاردەکان، تا کاتێک ئەو کەسی بانگشتەیە کات کاڵێ ئەکرێ ڕووداوێک ڕووبا بەبێ هۆکار، یعنی چ فیزیکەکە هۆکارێکی فیزیکی بیان میتافیزیکی، ئەوە ئۆتۆماتیکی ئەبێتە هۆی وەستانی زانست. مادام ڕوودا و ڕوویە و هۆکارێکی نییە تەواو، یعنی لێرە چیرۆکی زانست کۆتایی پێێنێت. جا بۆیە ئەم جۆرە هەر کەسێ باوەڕێکی بم شێوە بێ ئەتوان بڵێم ئەبێتە هۆی وەستاندنی زانست. بەڵام بابەتە گەنگەکە لێرەیە، بابەتی هۆکارەتی شتێک نییە بتوانی بە هەڵی بخەیتەوە، یعنی ئەو ساتەی کاتەوە بە هۆکارەتی بە هەڵە بخەیتەوە خۆت هۆکارەتی بەکارێنی باشە بۆ قسەکەت. بۆ نمونە سێری هەنێک کەس لە دەستپێکی گردوونە ئاڵێن مەسەلەن مادام گردوون کات و شوێن بوونی نەبووە، هۆکارەتیش پێویستی بە کات و شوێنە، کەواتە هۆکارەتی بۆ دەستپێکی گردوون جێبەجێ نابێت، بۆیاڵێن باڵین گردوون بەبێ هۆکار هاتوو دەبوون. بەڵام ئەگەر سێریکەی دیدەکتیڤ ئارگومنتی بەسەرا جێبەجێ ببینی هۆکارەتیە بینی. بۆ نمونە پێشەکی یەکەم ئەڵێ هۆکارەتی پێویستی بە کات و شوێنە، پێشەکی دووەم دروستبوونی گردوون کات و شوێن نەبوو. جا بۆیە بەڵین ئەچینە ئەنجامەکە هۆکارەتی جێبەجێ نابێت و دروستبوونی گردوون. هەر ئەم قسە خۆی هۆکارەتی بەکارێنێ، یاخود تۆ کاتێڵی هۆکارێتی با بڵین شکستێنێت، هەر ئەو قسەی خۆی پێ یعنی چەند شتێکەیە لە مێشکتا وا لێکەنەوە قسە بکەی، یعنی تۆ هۆکارەتی بەکارێنی بوو هەڵەخستنەوەی هۆکارەتی. جاکەوا بوو ئەم جۆری چوارەمە بوونی نییە. سێکی تری ژوتم هیچ پەیوەندیەکی نییە بە خواوە، بەڵکو کەوتوتۆ سەر معریفەی مرۆڤ. کەوا بوو کاتێکەڵین لە زانستا بە تایبەتیش لە بایۆلۆجیەکەڵین بڵین بازدانێک بە هەڕەمەکی ڕوەدا، تەمان ڕوونی شەکەم بایۆلۆجیستەکان بەستیان پێی چییە، بەس کاتێکەوە ئەڵین مەبەستمانەوە نییە خوا نازانێت چی ڕۆیات، چونکە لە کۆتاییە ئەو خوایە و پاشان خوا لە دەروی کات و شوێنە، یعنی خوا لە ناو شوێنە لە ناو کاتان نییە تاوەکو چاوەڕێ بێت و پێشبینی کابزانێت چیە بێ دوایی. خوای گەورە لە دەروی کات و شوێنە. تەمان پەیوەندی خوا چۆنە لەگەڵ گردون و کاتە ئەمە بابەتێکی ترە، پێویست ناکات لێرە با بڵێن قسەی لەسەر بکەین، بابەتێکی ئاڵۆزیشە. بەڵام ئەوی کە گرنگە خوای گەورە خۆی لە دەروی کات و شوێنە و ڕێکەوت و بابەتی پێشبینیکردن بەسەر ئەوە جێبەجێ نابێ. بۆیە کاتێ مرۆڤ شتێکی لالا هەڕەمەکی دەرەکەوێ خۆمانەوە نییە لای خۆوایە، لە کاتێکە خۆی با بڵێن خالقێتی. بابەتێکی تر کە پەیوەندی بە هۆکارەتیە هەنێک کەس بەتایبەت لە ساڵانەی ئەخیرا یاخود لەگەڵ هاتنی کوانتەم میکانیکە ئەوێڵەن مەسەلەن کوانتەم میکانیک جیژیریە یاخود پێیان وایە کوانتەم میکانیک هۆکارەتی بە درۆ خاتەوە. هەر وەک وتم یعنی هەر کاتێ ویست هۆکارەتی بە درۆخیت و ئیلا هۆکارەتی بەکارێنی بۆ درۆ خستنەوەی، یعنی ناتوانین دەرچیل لێ. جا بەس لێرە شتێکم پێ باش بوو بیڵێم، یەکێک لەوانە ئەندریۆ لوک کە فەیلسوفێکە بازەماکە ئەم نمونایە ئەڵێ بۆ نمونە ئەڵێ کوانتەمیش وەک هەر بیدۆزێکی زانستی تر لەسەر چی دامەزراوە، لەسەر ژیاندنی فەلسەفی یعنی فیلۆسۆفیکەڵ ریزنینگ. کەوا بوو بۆ نمونە دیاردەی گیرۆدەبوونی کوانتەم ئینتانگڵمنت بەم شێوەیە پێشکەشیەکە کە ڕوونی بکاتەوە بۆچی کوانتەمیش هەر لەسەر بنەما و ژیاندنی فەلسەفی دامەزراوە. بۆ نمونە دیدەکتیڤ ئارگومنتێکەیە پێشێکی یەکەم یاڵەچی ئەڵێ گەر تاقیکردنەوەیە گیرۆدەبوونی کوانتەم دەرخە ئەوە پێشبینی فیزیای کوانتەم پشڕاستە بێتەوە. پێشێکی دووەم تاقیکردنەوەکە گیرۆدەبوونی کوانتەم دەرەخات. پێشێکی سێم کەوا بوو فیزیای کوانتەم پشڕاست بووە.
جا بینی کوانتم میکانیک خۆی بەندە لەسەر بنەمە و ژیاندنی فەلسەفی هەروەکو بینیتان ئەمە دیدەکتیڤ ئارگومنتە یعنی کەوا بوو ئەو قسە بێمانایە کە پێی وابێ کوانتم میکانیک دژی ژیرە یاخود هۆکارەتی بەدرۆ هاتووە و اینجا کوانتم میکانیک چەندین تەفسیری جیاواز هەڵەگرێ یعنی لە تەفسیرێکیانایە کە لە باڵین لە ڕواڵەتی شتەکانەوە بەو شێوە دەرەکەوێت کە دژی ژیری بین ئەگەر سێری تەفسیرەکانی تر بکەی بەو شێوە نییە بۆ نمونە مۆدێلی برۆگلی بۆ هەم پایلۆت وەیف لە کوانتم با بڵین هەر دیسان و شتەکان حتمین تایە و اینجا کوانتم یعنی چەندین لایەنی هەیە بەهۆی ئەوەی گیانێکی زۆر ورد و تەنۆرکەیە تەنانە میتۆد و ئەو تەکنیکانەی کە بەکارهێنین کارەکەدا سەر جیهانی کوانتم یعنی بۆیە ناهێڵێ یعنی هەنێ بانگەشە و قسە بکەین جا بۆیە کوانتم میکانیک هەروەکو لەم نمونە ڕوون بووە ئەمیش دیسانەوە بەکار نایێت و دژی مەسەلەن هۆکارێتی یاخود لۆجیک ئەو بابەتانە ئەتوانم بڵێم ئێستا بەم بابەتە هەر بابەتی هەڕەمەکەی تر کۆتایی پێێت لە تێڕوانینی ئەهلی سونە طبعا بۆچی تێڕوانی سونەم دانا چونکە زۆرینەی بەڵێن ئومەتی ئیسلام لە تێڕوانی سونەیان هەیە ئەبنە سێ گروپەوە ئەوانیش ئەشعاری ماتوریدی ئەهلی حەدیث ئەگە سێ خشتەکە بکەی لە چەپەوە ئۆکیشنەلیزمە بینی کە تێڕوانینی ئەشعاریەکان و بەشێکی ماتوریدیە و دواتر کۆنفەرەتیزم دێت ئەمەشیان تێڕوانینی زۆبرەی ماتوریدیەکان و هەنێک لە ئەشعاریە لاخیشە باڵین سێمدانە ئینسترومنتالیزم هەیە کە ئەهلی حەدیثن طبعا لە تێڕوانینی ئەم سێ گروپەیە با بڵێن خوا دایمە بە ئاکتیڤی کارەکە لە ناوگردونە یعنی وەک ئەو تێڕوانینە نییە کە مەسەلەن لە سەردەمی کانت تو با بڵین کەپلەر و نیوتن و ئەوانەوە هات کە یانوت گردوونک و کات ژمێرێکی سەر بەخۆ وایە کاتژمێرێکی میکانیکی باڵین خوا دروستی کردو خسوێتە ئیش ئیتر حەقی نییە پێی مەگەر جارجار بۆ نمونە نیوتن و کەپلەر پێیان وابوو جارجار خوا تۆزێ ڕێکەکاتەوە سەعاتەکە بەڵامی تر پێیان وابوو گردوون کاتژمێرێکی سەر بەخۆ بێ خوا تەداخولی تێ ناکە بەڵام لە تێڕوانی سونە بم شێوە نییە خوای گەورە بۆ نمونە باس لە نمونەیە بکەین ئاگر کە ئاگری بێتە لای لۆکەوە لۆکەکە سووتێنێ لە تێڕوانین یەکەماوەی ئۆکیشنالیزمەکە خوای گەورە خۆی با بڵێن چی پێڵێن ئەو با بڵێن ئاگرەکە دروست دەکات بە بەردەوامی طبعا لەم تێڕوانینە خوای گەورە وەک بڵێ ها لە کۆمپیوتەر سکرین کۆمپیوتەر ریفرێشەکەیت و بەرنامەکان هەموو یەک بە دوای دروستە بێت و ئەتوانین بم شێوە نمونە بین بۆ مۆدێلە خوای گەورە هەمیشە و هەموو ساتێک گردون دروست دەکاتەوە باشە جاکەوا بوو وەمە کە ئاگرەکە دروست دەکات و لە بەرامبەریشە چیمان هەیە لۆکەکەمان هەیە لۆکەکەش دروست دەکات وە خۆشی کاریگەریەکە دروست دەکات واتە ئاگر لە خۆیدا خاوەنی ئەو تایبەتمەندیە نییە شت بسووتێنێ بە هەمان شێوە لۆکەش خاوەنی ئەو تایبەتمەندیە نییە کە باڵێن ئاگرەکە وەربگرێ خوای گەورە خۆی هەرسێکی ئەکات هەم تەنەکە دروست دەکات هەم تەنەکەی کاری لەسەر دەکرێت و هەم کاریگەریەکە باڵین جۆری دۆمیان کە پێوترێت کۆنکەرەتیزم باڵین خوای گەورە ئاگرەکە ئەو هۆکارەتی تیا دروست کردووە ئەو توانایی کە شت بسووتێنێ بەڵام ئەو ساتەی کە با بڵین ئاگرەکەی شت بسووتێنێ ویستی خۆی لەسەرە واتە بەیەکەوەن باشە یعنی ئەو ئاگرە ناسووت شتەکە با بڵین ناسووتێنێ لۆکەکە ناسووتێن هەتا وەکو ویستی خۆی لەگەڵانە بێت جا بۆیە هەردووکیان بەیەکەوەیە باڵین تەنەکە و کاری خوا بەیەکەوە ڕوئەدات بۆیە پێوترێت کۆنکەرەنتیزم جۆری سێمیان چییە جۆری سێمیان خوای گەورە خۆی یەکسەما بڵین توانای هۆکارەتیەکە دروستەکە لاگرەکە و توانای وەرگرتنەکەش دروستەکە لە لۆکەکە دواوەی تر باڵین کاریگەریەکە دروستە بێ بۆ شێوەیە باڵین ڕووداوەکانی گردوون بە بەردەوامی بۆ شێوەیە ڕۆیە ئەمە سێ تێڕوانینەکەیان هینیە و سێ گروپەی سونن لە هەر سێکیانە عین بەڵێ جیاوازی هەبوو بەڵام یە خاڵی زۆر گرنگی هاوبەشەیە ئەویشەوەی خوا بە بەردەوام هەروەکو کە بە ڕەشیەکە نووسراوە بەردەوام ئاکتیڤە باشە و مەخلوقات و گردونیش لەو پەڕی بوونێکی مەرجدارن لەسەرخوا واتە هیچ شتێک لەم گردونە تایبەتمەندێکی یاخود سیفەتێکی سەر بەخۆی خۆی نییە جا کەوا بوو کە بە شتێک ئەڵین مەسەلەن بە هەڕەمەکی ڕوویە هەرخوا خۆیەتی ڕاستە خۆما بڵێن ئەبێت هۆی دروستبوونی ئەو ڕووداوە بۆ نمونە بازدانێک ڕوئەدا خوای گەورەیە ئەو بازدانە با بڵێن دروست ئەکات
باڵین لە زیندەوەرێکە جاکەوا بوو لەم تێڕوانینە بازدان شتێکی سربەخۆ نییە یانی با بڵێن خوا وەک مرۆڤ پاڵی یابێتەوە و گردون وەکو سەعاتێک بێت و ئیتر بۆ خۆی سربەخۆیانە شت ڕووبات و خوا لێی بێ ئاگا بێت یاخود بە ئاگا بێت لێی بەڵام تەداخلی نەکات بەڵکو گردون هەموو ڕووداوێکتیایە خوا ڕاستەوخۆ خۆی ئەیکات بەو باڵێن بەو سێ شێوەی کە باسم کرد لە تێڕوانینی سونەیە تا بۆیە لێرە هەر ئەمەنە خۆی بیانی بەسە لەسەر بابەتەکە کە هەڕەمەکێتی یاخود دیزاین طبعا کەوتوتۆ سەر با بڵێن معلومات و معریفەی مرۆڤ ئەکرێ بە تێپەڕبوونی کاتانی شت کە هەڕەمەکی بوون لامان هەڕەمەکی نەبن طبعا سە دواتری ڕوونیەکەمەوە نمونە هەیە بۆ بابەتە ئێستا بابینە سەر بابەسی ئەوەی ئایا لە پەرسەندن مەبەستمان لی چێکە شتێک باڵین بازدانێ بەڕێکەوت ڕۆدا فەیلسوفی بایۆلۆجی ئەلیوت سۆبەر ئەڵێ هیچ میکانیزمێکی فیزیکی نییە کە بتوانێت دیاری بکات چ بازدانێک بەسوودە و چی دەبێتە هۆی ئەو بازدانە ڕوودەن یعنی لە پەرسەندن و بایۆلۆجیە کاتێک ئەڵین شتێک بە هەڕەمەکی ڕوئایە مەبەستمان بمانە میتەفیزیکەکەی نییە هەروەکو با بڵێن دەنیس ئەلێکسەندەریش دووپاتیە هاتۆ کەویش بایۆلۆجستێکی باوەڕدارە بەڵکو مەبەستمان لە جیانە بایۆلۆجیەکەی کە ینی ناتوانین میکانیزمێکی فیزیکی دیاری بکەین کە چێ بێتە هۆی با بڵێن ئایا بازدانە بەسوودە بێیانە ناتوانینەوە دیاریکەین یاخود چی بووە تۆ هۆکاری ئەو بازدانە طبعا هەنێشتا زانین بۆ نمونە تیشکی خۆرە یاخود لە کاتی سێڵ دیڤیژن ئەکرێت کاریگەری کوانتەمی لەسەر بێت تەمان ڕیسێرچێکی تازە بڵاوە لەسەر مەسەلەکە کوانتەم میکانیک کارەکاتە سەر باڵین بازدانەکان جا ئەگەر بابەتەکە لە ڕابردووە بم شێوە سەیری کرابێ ئەوە ئێستا ئەمڕۆ با بڵین توێژینەوەکان شتێکی کەمان پێڵێن یعنی ئێستا پرسیارە دروست بێ ئایا هەر بەڕاستی هیچ پەیوەندیەک نییە لە نێوان ویستی خۆ گونجاندنی زیندەوەران و دروستبوونی بازدانەکان طبعا بە پێی نیۆداروینزم ئەم پرسیارە بۆ وەڵامەکەی باڵین بە شێوەیەکی نێگاتیڤە ئەڵێ هیچ پەیوەندیەک نییە لە نێوان ویستی خۆ گونجاندنی زیندەوەران و دروستبوونی بازدانەکان بەڵکو بەڕێککەوت دروستە بێت و بەڕێککەوتیش ئەو بازدانە یاخود ئەو سیفەتی کە پێیا بێ سوودیا بێ بۆ زیندەوەرەکە و لە جیلەکانی داهاتووە ئەمێنێتەوە ئەمە دوو توێژینەوەی تازەن کە با بڵین میتۆد و تەکنیکی نوێی تا بەکار هاتووە هی ساڵی 2022 لە وێبسایتی ڕاستواری هەردوو بابەتەکەماندا ناوە لە یەکەمیانە با بڵین توێژینەوەکە باس لەواکە کە چیتر یعنی بازدانەکان هەڕەمەکی نین یعنی توێژینەوەکە لە جۆرناڵی جینۆم ریسەرچ بڵاوکرایەوە توێژەران بەڵگەیان دۆزی و بۆ بازدانی ناهەڕەمەکی ماوە درێژ لۆنگ تێرمی دەوترێ ئەمەش چییە بێتەوە ئەمە بێتە هۆی تەحەدیکردنی نیۆداروینیزم چونکە لە نیۆداروینیزمە هەڵبژانی سروشتی کار لەسەر بازدانی هەڕەمەکی ئەکات جا توێژەران میتۆدێکی نوێیان باڵێن بەکارهێنا کە چیان پیشانی ئەویانە کە ڕێژەی بەرهەمهێنانی بازدانی SBS باڵێن هۆمۆگلۆبین S کە بازدانێکە باڵین پارێزەرەتی دروست کردووە لە جیمەرالیا بینیان زۆرترە لە خەڵکی ئەفریقایە کە تایە ئەم نەخۆشیە وەک بڵێ نیشتیمانی ئەو نەخۆشیە وەک لە خەڵکی ئەوروپا کە با بڵێن ئەم نەخۆشیە باونیە جا پەرسەندن یعنی هەر لەسەر دەمی داروین و کێشەی میکانیزمی هەبووە جا بە پێی داروینزم بازدامەکان هەڕەمەکێتین بەڵام ئەنجامەکانی ئەم توێژینەوەیە ئەوەیان پیشاندا کە بازدانی SBS بە هەڕەمەکەتی دروست نابن بەڵکو دروستە بن لەو جین و دانیشتوانی کە گرنگێکی خۆگونجاندنی هەیە جا بە چەمکەکە پێترێ ئەداپتیڤ سیگنیفیکەنس واتە هەڕەمەکی نین لەکوایە پێویستیەک یاخود گرنگێکی خۆگونجاندن هەبوو لە یا بازدان دروستە بێ جا توێژەرەکان ئەڵێن گریمانی ئەوەمان کرد دوو سەرچاوی زانیاری کارەکاتە سەر پەرسەندن یەکەم دەرەکی یەک هەڵبژانی سروشتیە و دووەم زانیاریە ناوەکیە کە کۆ دەبێتەوە لە جینۆمە لە ڕێی جیلەکان و کاریگەری پەیدابوونی بازدانەکان طبعا جگە لە داروینیزم جێگرەوەیکی تری هەبوو کەویش لا مارکسیزمە بە پێم بیرۆکە و پێشتریش باسمان کرد لە ئەڵقەی ڕابردوو زیندەوەران بە شێوەیەک لە شێوەکان وەڵامی پەستانە ژینگەیەکان ئەگەندنەوە بەڵام هەر ڕاست ینی مارکسیزم جێگیر نەبوو هەر زوو ڕەت کرایەوە یعنی چونکە دلیلی وای لە بەردەستان نەبوو کە شایستەیەوە بێ ینی با بڵێن زاڵێکی بەسەر نیۆداروینیزمە جا لەبەر ئەوە نیۆداروینیزم زاڵ بوو بەسەر کۆمەلگای زانستیە طبعا توێژەران میتۆدێکی نوێیان گەشتە پێدا تا بتوانن ئەو بازدانانە کە پێترێت دینۆڤۆ باشە واتە جۆرە بازدانێکن کە ینی لە نەوەکانە دەرەکەون بێەوەی لە باوانیان و بگوازرێتەوە
و بەهۆی ئەم میتۆدەوە نوێەوە توانرا بازدانە دینۆڤەکان بژمێرن لە هەندێک خاڵی تایبەت کە جێی بایەخە لە جینۆمە. میتۆدەکان کە جێبەجێ کرد تا بکۆنەوە لە پەیدابوونی بازدانە دینۆڤەکان لە بازدانی SBS مرۆڤە، بینیان ئەو بازدانانە ئەو بازدانەی پارێزگاریە ئەداتە جەستە لە دژی مەلاریا، بەڵام کاتێک دوو کۆپی هەبێ تووشی نەخۆشی سیکڵسێڵ ئەنیمیایانەکە. جا مەلاریا لەو نەخۆشیانەی ساڵانە ملیۆنێک خەڵکە کوژێ لە ئەفریقا. ئەم باڵێ مەلاریایە دایمە وەکو نمونەیەک بۆ هەڵبژاردننی سروشتی بازدانە هەڕەمەکان هێنرایەوە، بەڵام هەر کۆم توێژینەوەیە باسیەکە شتەکە ڕێک بەتوانین بڵین بە پێچەوانەوەکەیەتی. بەلێ کۆڵینەوە لە ڕەچەڵێکی SBS توێژەران توانیان بۆ یەکەم جار ڕوونی بکەنەوە کە ئاخۆ ئەو بازدانە پارێزەرە دژی مەلاریا بەهۆی هەڕەمەکەتی دروست بووە وە پاشان بەهۆی پستانی هەڵبژانی سروشتیەوە لە ئەفریقا بڵاو بۆتەوە یاخود بەڕاستی دروست بوون زوو بە شێوەیەکی دینۆڤۆ. جا ئەگەر بازانەکان هەڕەمەکی بن ئەوە بێ بەیکسانی لە هەردوو گروپی جیۆگرافایی دروست بێت. یعنی بەلای گرنگ نییە مەسەلەن ئەمە ئەفریقایە کە تیا نەخۆشیەکە زاڵ و باوە یاخود ئەمە ئەوروپایە کە نەخۆشیەکە تیا زاڵ نییە. وە توێژەران ئەڵێن ئەم پرسیارە پێشتر نەکراوە لەبەر دوو هۆکار. یەکەم چونکە وایە نەزانی بازانەکان هەڕەمەکین، و دووەمیش پێیان وا بوو خەتای میتۆدەکان بوو، نەکو پێیان وا بوو بەڵکو میتۆدە کۆنەکان نەیانتوانی دەرکی پێ بکەن. جا ئەنجامی توێژینەوەکە چی بوو؟ بە پێچەوانی پێشبینیەکان ئەنجامەکان پشتگیری شێوازی نەهەڕەمەکێتی بوون. بازدانی SBS یعنی نەک تەنها پەیدا بووە لە ڕێی دینۆڤۆ، بەڵکو زۆر خێراتریش وەک لەوەی چاوەڕێی دەکرێت لە بازدانی هەڕەمەکێتی، و زۆر خێراتریش لە دانیشتوانی ئەفریقا بە پێچەوانی ئەوروپا، هەروەها زۆر خێراتریش لە جینی بێتە گلۆبین بە پێچەوانی بەڵێن جینی دێڵتا گلۆبینی کۆنتترۆل. جا توێژەرەکان ئەڵێن بازدانەکان تەحەدای بیرۆکە نەریتیەکان دەکەن دەربارەی پەرسەندن. بیرۆکەی نەریتی مەبەستیان نیۆداروینیزمە. ئەنجامەکان پێشنیاریەوەکەن زانیاری ئاڵۆز کە کۆبۆ تۆ لە جینۆمە لە ڕێی جیلەکان کاریگەریەکەنە سەر بازدانەکان. جا بۆیە ڕێژەی پەیدابوونی بازدانە تایبەتەکان ئەتوانن وەڵامی پەستانە تایبەتە ژینگەییەکان بدەنەوە بە درێژخایەنی. و هەروەها ئەڵێن چی؟ ئەڵێن پێویستە زانیاریە ناوکەکان بکۆڵینەوە و تا بزانین چۆن کاریگەری دەکەنە سەر بازدانەکان. تاابعا ئەمە بابەتە بۆ مەسەلەی نەخۆشیش سوودی لێوەرەگیرە، چونکە بۆسم نەخۆشیێکی وەک شێرپەنجە بۆی بازدان و ڕوەیە. جاکە تاوەکو شارزاتر بین و زانیاری زیاترین دەربارەی بازدانەکان ئەتوانین زیاتر خۆمان پارێزین لە نەخۆشیێکی وەکو شێرپەنجە. ئەمە توێژینەوەی یەکەمیان. توێژینەوەی دووەمیان ئەمیش هەر لە گۆڤاری نێچەر هەری ساڵی 2022 هیم باڵین مانگی یەکە دیسانەوە شتێکی شمانە گۆڕی دەربارەی بازدانەکان. ئەمیش هەر دیسانەوە ئاماژە ئایان بەوەی ڕۆژێک توێژەران ئەم تێگەیشتنە بەکاربێنن بۆ چارەسەری شێرپەنجە. تاوان کاتێک باڵین زنجیری دیێنەی تووشی تێکچوو نەبێ وە ناتوانێت باڵین ئەو تێکچوونە چارەسەر بکات و چاکی بکاتەوە، پێوترێ بازدان، پێوترێ میوتیشن. جا گرەی مۆنڕۆ کە پرۆفیسۆری یاریدەدەرە ئەڵێ چی؟ ئەڵێ بازانەکان زۆر ناهەڕەمەکین و بە شێوەیەک هەڕەمەکیە کە سوود بە شێوەیەک با بڵێن ئافو لێم تێکچوو ناهەڕەمەکیە کە سوود بە ڕۆکەکە ئەبەخشێ. ڕۆکەکە ئەمی کە لە وێنەکەی دیار پێترێ ثالیس کرێس، ئەوەیە کە توێژینیان لەسەر کردووە. جا توێژەران بۆ ماوەی 3 ساڵ توێژینیان لەسەر ئەم ڕۆکە کرد کە بە زمانزانتیکە پێترێ ئەریپتۆپسیس ثالیانە کە پێشوەترێ مشکی تاقیگەی ڕووەکی، چۆن مشک کە زۆر بەکاری تاقیگە ئەمیش دەتوانین هەر مشکی تاقیگەیە بەڵام ڕووەک نەوەکو ئاژەڵ، چونکە جینۆمێکی بچووکی هەیە تقریبا 120 میلیۆن جوودبەیسی هەیە. ئەمەش واکە بۆ تاقیکردنەوە توێژینەوە زۆر شیاوێ. توێژینەوەکە لەناو تاقیەیەکی پەیمانگای ماکس پلانک کرا کە تیا سامپڵەکان نمونونەکان پارێزراو بوون، هەروەها ڕووەکە زەرە لێدراوەکانیش پارێزراو بوون لەوێ، ئەوانەی کە لە سروشتی ئاساییە دەرەچن واتە لە دەروی تاقیگە. و زنجیرەی ئەو ڕووەکە سکوێنس کرا، جینۆمی سکوێنس کرا، ڕیزبەند کرا، ملیۆنێک بازان تێبینی کرا، بەڵام ئەوەی چاوەڕوان نەکرا بوو ئەمە بوو کە بازانەکان بە شێوەیەکی ناهەڕەمەکی بوون. چیان بینیان هەنێ بەشی جینۆم کەمترین ڕێژەی بازدانی تێدا بووە کە هەڵگری جیناتێکی گرنگی وەکوانەی ڕۆڵیان هەیە لە گەشەی خانە و جین ئەکسپرێشن. یعنی لە جینۆمە هەنێ جین زۆر گرنگە بۆ نمونە ڕۆڵیان هەیە لە گەشەی خانە و جین ئەکسپرێشن. بینیان ئەو بەشانەی جینۆم کەمترین ڕێژەی بازانیان توش بووە. جا
توێژەرەکان دۆزیانەوە ئەو شێوەی دیێنەی خۆی پێچاندوێتەوە بە دەوری پرۆتینە جیاوازەکان ئەبێتە باڵین پێشبینیکارێکی باشە بۆەوەی بزانین جینەکە بازدانی تووشە بێیانە یعنی واتە هەروەک باڵین پرۆفیسۆرەکە ئەڵێ ویگڵ ئەڵێ مانای ئەوەیە ئەتوانین پێشبینی بکەین کە جینێک ئەگەری زۆرە ئەگەری باڵین زۆرە زیاتر تووشی بازدان ببێ لەوانی تر و ئەوەش بیرۆکێکی باشە بزانین چیڕوە ئەبینی لەلایە هەڕەمەکێتەکە بەرەبەرە چارەسەر بوو بەهۆی تەکنیک و میتۆد و تێگەیشتنی نوێەوە کەوتوتە سەر معریفەی مرۆڤ ئەوە تا لێرە توانین پێشبینی بکەین وام توێژینەوەی با بڵین تێگەشتێکی ترمان پێەیە جیاواز باڵین لەوەی میکانیزمی داروینی پێشنیاریەکە لەم ئەم توێژینەوەمان پێڵێ کە ڕووەکان پەریان سندووە تا جینە گرنگەکانیان بپارێزن لە بازدانەکان تاوەکو بمێننەوە کەوا بوو ڕێک بە پێچوانی هەڕەمەکێتەوە جا بۆی لە بایۆلۆجیە بابەتی هەڕەمەکێت ئەمەیە نەوەک شتێک بە مانایەکی میتافیزیکی کە بڵین ڕووداوێک ڕووایە خوا لێی بێ ئاگایە یاخود لەژێر دەسەڵاتی خوایانە تەڵەن کەسێکە لە سەرتاوە باوەڕی بەخوانە بێ ینی پەرسەندن کاریگەری نییە لەسەر ئەم بابەتە تۆ خۆت باوەڕ بەخوانە بێت زۆر ئاساییە لە شوێنێکی تر با بچین با بڵین هەوڵ بی پاساو بێنی تۆ بۆ باوەڕەکەت بەڵام مەگەر باوەڕ بەخوا بوو زۆر ئاسایە بەلاتۆ چ کێشەیەک لەوەیە با بڵین شتەکان هەڕەمەکی دەرکەون بۆت بابەتێکی تر هەیە لە پەرسەندن پێوترێ کۆنڤەرجنت ئیڤولوشن طبعا پێچوانی دایڤەرجنت ئیڤولوشنە کۆنڤەرجنت ئیڤولوشن چییە کاتێک هەمان سیفەت پەرە بسێنێ با بڵێن لە دوو زیندەوەری سەر بەخۆ لە یەک یاخود بە مانایەکی تر بوونی سیفەتێکی هاوبەش بەبێ باوانی هاوبەش سێریەم وێنەکە باڵندەیەکە باڵین پێوترێ بلوبێرد لەگەڵ داینەسوورێک لەگەڵ شەمشەمەکوێرە ئەبینی هەرسێکیان خاوەنی باڵن لە کاتێکا لە ڕووی پەرسەندنەوە ئەمانە باڵین نزیک نین لە یەک ئەبینی سیفەتی فڕین و سیفەتی باڵین باڵەکە لەگەڵ ئەو جینێکە باڵین کۆ دەکا بۆ دروستبوونی باڵ بە شێوەیەکی سەربەخۆیانە پیا بۆتەوە جا بۆیە ستیڤن جەی گۆڵ پێی وا بوو ئەگەر شریتی ژیان دووبارە بکەینەوە با بڵین قەتم زیندەوەرانی ئەمڕۆ دروست نابووە تا گەر بگڕینەوە بۆ ڕابردوو قەتم زیندەوەرانی ئەمڕۆ نابینینەوە ئەکرێشتانێکی تر دروست بکەن یعنی لەلای ئەو شتەکان ئەو نە با بڵین هەڕەمەکی بوون و بەندبوون لەسەر ڕێکەوت پێی وەوە نەبوو جارێکتر مرۆڤ ئەگەر با بڵین شریتی ژیان بگەڕینەوە مرۆڤ دروست بێت بەڵام بە پێچەوانەوە ئەوەی کە با بڵین لە ئەدەبیاتی با بڵین زانستە ئەمڕۆ بینرێت کە بەڵگەی زۆری لە پشتە کۆنڤەرجنت ئیڤولوشنە بۆ نمونە ئەوەی کەم ڕۆژە پشتگیریەکات هینە سایمۆن ناوەکەی بەتەواتی بچێتەوە سایمۆن ناوەی شتێکی لە بۆ شێوەیە کتێبێکی بە ناوی لایف سۆلیوشنز پێی وایە ینی پەرسەندن ئەگەر تەنانەت شریتی ژیانیش دووبارە بکەینەوە خۆ ئەگەر 100% ئەم زیندەوەرانە دروست نەبوون ئیلا هەر زیندەوەرانێک دروست نەبوون بەم شێوە یعنی یەکرێت مەسەلەن مرۆڤ دروست بێت و بەڵام باتی 5 پەنجەی هەبێ واتە بینی پەرسەندن سنووردارە ناتوانێت زۆر مل بنێ یعنی بارزوی خۆی شت دروست بکات باشە چونکە یعنی واتە ریستریکشن و لیمیتێکی هەیە جا کەوا بوو یا بۆ نمونەگەنمونێک بین کامێرە ئای پێوترێ باڵین جۆرێکی چاوە لە چەندین زیندەوەرە باڵین دووبارە دروست بۆتەوە کە هیچ باوانێکی پەیوەندێکی باوانی هاوبەشیان نییە یاخۆد ئەو ئاژەڵانەی کە باڵین هێرکەکە لە جەستەی دایکەکەیە هەڵەگیرێت تا کاتێکی دیاریکرا بە پێی ریسێرچەکان 100 جار دووبارە بۆ تۆ لە مێژوو ژیانە جاکەوا بوو پەرسەندن یعنی ئەگەر هەڕەمکێتیەکەیشی وەربگرین یەکجار بۆ شێوەیە نییە کە بارزوی خۆی شت بکات جا بۆیە قسەکە دووبارە بکەم و ئەگەر شریتی ژیان دووبارەکەیتەوە یعنی تقریبا طبعا سایمۆن ئەوە بەکارێنەیەڵێ ئەگەر باڵین پرۆسەکە حتمیش نەبێ کامە ئەم زیندەوەرانە دروستە بێتەوە بە ئەگەرێکی زۆر دروستە بنەوە ئەم زیندەوەرانە ئەگەر یعنی تەنانەت بڵین حتمیش نییە بە ئەگەرێکی زۆر دروستە بنەوە بابەتی ئامانج تەمان ڕێکەوت بابەتێکی تری بەخۆیەوێتی کە ینی هەمیشە بەدوای یەکوێن ئامانج توانین بڵینە بێتە سێ جۆر ئامانجدارێتێکی گەورە ئامانجدارێتێکی مامناوەند ئامانجدارێتێکی بچووک ئامانجدارێتێکی گەورە بۆ نمونە ژیان مانای چییە بۆچی مرۆڤ لێرەیە لە تێڕوانینی
ئەشعاریەکان ئەمە تەنها وەحی جوابیایەتەوە نەوەک با بڵێن زانست یاخود گەردوون جا کەوا بوو ئەو ڕێکەوتەی کە پەیوەستە بە زانستۆ هیچ کاریگەریەکی نییە یعنی با بڵێن مرۆڤ بە پرۆسەیەکی ڕێکەوتی فیزیکی دروست بووە ئەمە هیچ کاریگەریەک دروست ناکات لەسەر ئاماژدارێتیە گەورەکە چونکە ئاماژدارێتی گەورەکە پەیوەستە بە وەحی خوای گەورە لە ڕێی وەحیوە پێتەڵێت تۆ بۆ لێرەیت باڵێن بۆ گەردوون هەیە ئیشت چییە چی بکەیت چی نەکەیت نەوەک پەیوەست بێ بە گەردوون و با بڵێن سروشت ئاماژدارێتی مامناوەند کەوتۆ پەیوەندی هەیە با بڵێن بە یاساکانی سروشتەوە بۆ نمونە بۆچی شتێک بەو شێوەیە بۆ نمونە بۆ هۆکارێک بەو شێوەیە بێتە دروستبوونی باڵین ڕووداوێکی دیاری کراوە ئاماژدارێتی بچووک ئەتوانین بڵین بۆ نمونە کارلێکە کیمیاییەکان یاخود ئەرکی دڵ چییە پەمپی خوێنەکە یاخود هۆکاری نەخۆشیەک چییە یاخود جینێک بۆچی بەو شێوەیە بڵین کارەکات ئەم شتانە توانین بڵین ئاماژدارێتی بچووکن طبعاً دووەم و سێمیان کەوتۆ سەر با بڵین گەردوون و سروشت و ئەمەش بابەتێکە ینی هەموو کەس دەتوانێت بە شێوەیە بەکاری بێنێت کەسێک دەتوانێت بەکاری بێنێت کە ئاماژدارێتی ئامانجی هەیە کەسێک دەتوانێت بەکاری بێنێت کە ئامانجیان نییە ئەم شتانە بەڵام وەی کە گرنگە ئاماژدارێتیە گەورەکەیە کە ئەویش پەیوەستە بە وەحی جاکەوا بوو بابەتی ئامانج پەیوەندی نییە بە گەردوون و سروشتەوە جا پەرسەندن هەڕەمەکی بێ بە هەڕەمەکی کە باسم کرد یاخود نا هیچ کاریگەریەک دروست ناکات لەسەر ئامانج چونکە ئامانج وەحیەکە پێتەڵێت تۆ بۆ لێرەی مرۆڤ بۆ لێرەیە مانای ژیان چییە یەک بابەت حەزم کرد هەر لەگەڵ لە مەڵقە باسی کەم ئەویش کێشەی ناچووستیە کێشەی ناچووستی چییە یعنی ئەپرسن باشە پەرسەندن ئەوەتانی مەسەن ئەو هەموو زیندەوەرە دروست بووە لە ناوچووە ینی بۆچی خوای گەورە مەسەرەن تا مرۆڤ دروستکە ئەم پرۆسەیەی داناوە کە تایە با بڵێن وەیستێکی زۆری هەیە یاخود ناچووستیەکی زۆری تایە تاوان ئەم کێشەیە سێشتی با بڵێن پەیوەستە بە سێ بابەتوە یەکەمیان کاتە دووەمیان مادەیە سێمیان شوێنە بۆ نمونە کاتەکە دوو کۆمپانیامان هەیە هەمان شت دروستەکەن هەمان بەرهەمیان هەیە بەڵام یەکێکیان زۆری پێچێت با بڵێن کۆمپانیای ئەی لە مانگێکە تەواویەکە کۆمپانیای بی لە دوو مانگە ئەو بەرهەمە تەواوەکە ئەبینی کۆمپانیای بی ناچووسترە یاخود پەیوەستە بە مادەوە خاڵی دووە بۆ نمونە تۆ هەمان بڕە مادە ئەیت هەمان بڕە تەختە ئەیتە دوو دارتاش دانەیەکیان ئەتوانێت بەرهەمێکی جوانی دروستکە ئەوی تریان ناتوانێت بەرهەمێکی بێ دروست بکە ئەبینی ئەمەی دووەمیان ناچووستە لە ڕووی مادەوە دانێکی تیان کەوتۆ باڵی خاڵی سێم پێویست بە شوێنەوەیە بۆ نمونە خێزانێک ئەتوانن قەنەفە و مۆبیلیەک بکڕن کە هەم جێگای نووسن بێ هەم بۆ دانیشتن بێ خێزانێکی تر قەنەفە و مۆبیلیە بەجیاکڕن جێگای نووسنیش بەجیاکڕن ئەبینی خێزانی دووەم شوێنێکی زیاتریان گرت ناچووسترن با بڵێن بە بەراوردی خێزانی یەکەم جا خوش با بڵێن لە تێڕوانینی با بڵێن بە تایبەت سێ دینە کە پێترێ دینی ئیبراهیمی کە یەهودیەت و مەسیحیەت و ئیسلامە خوا لە دەروی کات و شوێنە باشە یعنی کات و شوێن مەخلوقی خوایە بە هەمان شێوە مادە سپەیس بۆشایی جا کەوا بوو ئەم کێشانە پەیوەستن بە مەخلوقات و مرۆڤەوە خوا لە دەروی ئەمانە جا بۆیە دێنیس ئەلێکسەندەرەڵێسی ئەڵێ بەوەڵام میوانایەت و کاڵن پەرسەندن بە فیرۆدەرە ئەڵێ پەرسەندن بە فیرۆدەرە بە بەراوردی چی قورسە بزانیت فیرۆدان بۆ خوا مانای چییە لە کاتێکە خۆی زەمینەی هەموو بوون لەسەر ئەم بەندە ئەڵێ بە یەکسانی لەگەڵوانی ئەپرسن بۆچی پەرسەندن زۆری پێشوە تا گەشتووە مرۆڤ خوا متعالە و پەیوەست نییە بە شوێن و کاتەوە خوا لە ئەو دی و شوێن و کاتەوە بەسەر یا جێبەجێ نابێ ئەم شتانە جا پرسیاری بۆچی زۆرێکی پێشوە پەرسەندن دوورە لەوەی مانایەکی هەبێ بۆ دروستکەرێکی ئاوها ئەمە کۆتا سلایدەکە پوختەی بابەتەکە هەیە لەم 5 خاڵەیە کۆم کردوتەوە ئەوەیە کە گەردوون بوونێکی مەرجدار کۆنتینجنتە لەسەر خوا واتە گەردوون شتێکی سربەخۆ نییە باڵین خوا دروستی کردوێت و ئیتر دواوەتە داخلی نەکات و حەقی نەبێ بەڵکو خوای گەورە بە ئاکتیڤی باڵێن بە شێوەیەکی زۆر چالاک هەروەکو لە سلایدی ئەوەی کردداری ئیلاهیەکە لە تێڕوانینی سونە باسم کرد بە بەردەوام ئاکتیڤە لە گەردوونە وە ڕووداوەکان دروستەکە خاڵی دووەم
یاساکانی سروشت ئەو دووبارە بوانی کە لە سروشتانە بۆ نمە قەڵەمەکەت هەڵی بۆ ئاسمانیەت و ئەگەڕێتەوە ئەمانەش هیچ نین جگە لەوەی ویستی خوا بن یعنی یاساکانی سروشت شتێکی سەربەخۆ نین دیسان هەروەکو چۆن وتم گەردوونی شاوایە ببورم ڤیدیۆکەم وەستان لەبەر هۆکار خاڵی دووەم وتم یاساکانی سروشت تەنها ویستی خوان یان شتێک نییە بە ناوی یاسایەکی سەربەخۆی بڵین هێزی کێشکردن باشە لە باوەڕی با بڵین لە باوەڕ تێڕوانینی سونە هەموو ئەمانە تەنها ویستی خوان کە بە شێوازێکی دووبارۆ بووە دەرەکەون جا بۆ ئێمە ناومە یاساکانی سروشت جا بۆیە بۆ نمونە کەس یعنی هەسەر لە زانست گفتوگویەکەیە بەوەی کایە زانستە بێ ئیلا بە دوای هۆکاری مادی گەڕێ بۆ ڕووداوەکان یاخود هۆکاری سەر و سروشتیش هەر بە زانست حساب بکرێ تەڵان کۆمەلگای زانستی ئەمڕۆڵە ئیلا هۆکاری مادی بۆ ڕووداوەکان با بڵین میتۆدێکی زانستیە بەڵام بینی لە تێڕوانینی سونە و ئەو سێ گروپەی باسم کرد هۆکارە مادیەکان یاخود یاسای سروشتی یعنی قەیناکە ئێمە لە ژیانی ڕۆژانە و با بڵین لە زانستا بەکارێنین بەڵام لە ڕووی باوەڕ و ئەمانەش تەنها بریتین لە ویستی خوا شتێکی سەربەخۆ نین جا بۆیە هیچ کێشەیەک دروست نابێ کە مەسەلەن ئێمە بە شتێک بڵین هۆکارێکی مادی هەبێ یاخود نەیبێ خاڵی سێهم ڕێکەوت یا هەڕمەکێت یان دیزاین ئەمانە هەموو کەوتونەتەوە سەر درکپێکردن و معریفەی مرۆڤ هیچیشیان بەسەر خۆیان جێبەجێ نابن شتێک بە هەڕمەکی ڕوایە لای خۆ هەڕمەکی نییە خۆی ڕووداوەکە دروستەکات و با بڵین کۆنتڕۆڵی بەسەریەوەیەتی خاڵی چوارەم پێم وابوو تا ئەم سێ خاڵە بیتر بابەتی هەڕمەتیەتێکە ڕوونە بەڵام ئەمڕۆ یعنی هەم لە لایەنە زانستیەکەشەوە بەڵگەکان بەرەو ئەوە چونکە زیندەوەران وەڵامی پەستانەکانی با بڵین بازانەکان بە شێوەیەک ڕووبەنزی کە زیندەوەرەکان وەڵامی ئەو پەستانانە بنەوە کە لە سەریانە یعنی بۆ نمونە هەر لە ئەو نمونەی فینچەکانی داروین پێوترێ داروین فینچ یعنی ئەوانیش کاتێک کە شوێنیان گۆڕا لە ماوەی چەند ساڵێکی زۆر کەمە یعنی ئەگەر هەڵە نەبم لە توێژینەوەکە 7 ساڵە با بڵین شێوەی بیک و شتیانە گۆڕێت یاخود لە بەکتریاکانە یاخود لەو دوو نمونە تازی لەو دوو ڕیسێرچە تازی کە باسم کرد یعنی زیندەوەران وەڵامی ئەو پەستانانایەن و کە لە سەریان دروستە بێ کامە بە پێچەوانی نیو داروینیزمەوە کە پێی وایە بازانەکان بە هەڕەمەکی ڕوێن و هیچ حەقێکیان نییە بە با بڵین پێویستی خۆگونجاندنی زیندەوەرەکە خاڵی ئەخیریش پێنجەم کێشەی ناچووستیەکەیە کە ڕوونم کردو بەسەر خۆیان جێبەجێ نابێت چونکە خوا لە دەروی کات و شوێن و مادەیە و کێشەی ناچووستیش پەیوەستە بەو سێ خاڵەوە جا هیوادارم سوودی هەبێ هەر کەس با بڵین ڕەخنە و پرسیار یاخود تێبینی هەبووی و ئاگادارمان بکاتەوە واوە شەو سەرچاوانەیە کە بەکارم هێناوە هیوادارم ێوەش سوودی لێ ببینن تا ئەڵقەیەکی تر خواتان لەگەڵ بێ